لە نزیک دۆڵە میرانین لێرە ئاستەنگی هاتوچۆ دروست بووە خەڵکێکی زۆر ڕویان لە بەرزایەکانی گۆیژە کردووە هاوکات ئەگەر هاوکارم دیمەنەکان بگوازێتەوە هێزە ئەمنیەکان و تیمەکانی هاتوچۆی سلێمانی لەبەر ڕۆشنایی کەژناسی سلێمانی کە ڕایگەیاندووە لە دوای درنگانی ئێوارە شەقامەکان ئەیبەستێ و شەختە دروست دەبێت شەقامەکان داخستووە ئێستا ڕێگای چوون بەرەو دۆڵە میران داخراوە تەنیا ڕێگای چوون بەرەو تونێلی ئەزمەر کراوەیە هاوکات کەژناسی سلێمانی ڕایگەیاندووە کە ئەم شەو لە چاو شەوانی ڕابردوو پلەکانی گەرما زیاتردا دەبەزن پێشببینی کردو کە پلەکانی گەرما بۆ ناقص حوت پلی ژێر سفر دابەزێت هاوکات خێرایی باش لە نێوان 10 بۆ 20 کیلۆمەتردا دەبێت و مۆدای بینینیش لە ناوچە شاخاویەکان و لەو ناوچانی کە دابارین دروست دەبێت بەتایبەتی بەفربارین مەودای بینین بۆ 4 بۆ 6 کیلۆمەتر کەمتر دەبێتەوە هاوکات لە ناوچە ئاسایەکانیش لە مەودای بینین لە نێوان 7 بۆ 9 کیلۆمەتردا دەبێت بەپێی پێشبینی کەژناسی سلێمانی ئەم شەو کەشێکی سارد دروست دەبێت و لە چاو شەوانی ڕابردوو پلەکانی گەرمی بە شێوەیەکی بەرچاو دادەبەزن هاوکات بەفربارینیش بەردەوام دەبێت.